ئەندامانی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران بەم شێوەیە بە ئاشکرا لە شەقامەکانی بەغدای پایتەختی عێراقدا خۆیان نمایش دەکەن. ئەمەش بۆتە گرفتێکی سەرەکی لە بەردەم حکوومەتەکەی عەلی ئەلزەیدی سەرۆکوەزیرانی عێراق. عێراق لە بەردەم تاقیکردنەوەیەکی مێژوویدایە. کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەتدا دروشمێک نییە لەسەر کاغەز نووسرابێت، بەڵکو داواکاری بەشێک لە شەقامی عێراقیشە. هێنانەژێر ڕکێفی ئەم دارودەستە چەکداریانەی حەشدی شەعبی و بێچەکردنیان یەکێکە لە ئاستەنگە هەرە گەورەکان کە ڕوبەڕووی حکوومەتی ئێستا بووەتەوە. ئەندام پەرلەمانێکی کورد پێی وایە ئەگەر زەیدی نەشتوانێت گروپەکان بخاتە ژێر ڕکێفی حکوومەتەکەیەوە، بەڵام دەتوانێت بە تەواوەتی لاوازیان بکات. ئەم گروپە چەکدارانەی کەوا لە دەرەوەی حکوومەتی عێراقان ڕاستەوخۆ بڕیارەکان لە حکوومەتی ئێرانەوە وەرەگرن. زۆر زەحمەتە لە ئێستاە بتوانن ئەو چەکان ڕادستی حکوومەتەکەی عەلی زەیدی بکەن. من قەناعەتێکم هەبوو ئەگەر بەهاتایە و ئەم پرۆسی ئاشتی لە ناوچەکە سەری بگردایە زۆر ئاسانەوە، بەڵام لە ئێستاە بەڕێی خۆم زۆر زەحمەتە و بەرەنگاری زۆرشی بۆ دروستە بێ، زۆر بە ئاسانی ناتوانێت ئەم بابەتاوە کۆنتترۆل بکە. چۆنێتی کۆنتترۆلکردنی ئەم گروپانەش بۆ تا بابەتێکی مشتمڕ لەسەر. هەندێک پێیان وایە بەهۆی هەستیاری بابەتەکەەوە پێویستە بە ڕێکەوتن لەگەڵیاندا چەکیان لێوەربگیرێتەوە بۆ ئەوی گرفتی ئاسایشی و ململانی چەکداری لە وڵاتەکەدا ڕوونەدات، لە کاتێکدا ئەو گروپانە بە فەرمانی ئێران جوڵیان پێدەکرێت. بێگومان گەورەترین ئاڵنگاری کە لەم قۆناغەدا ڕوبەڕووی حکوومەتی عێراق دەبێتەوە داماڵینی چەکی گروپە چەکدارەکانە بە ڕێکەوتن لەگەڵ سەرکردەی قەوارە سیاسیەکان. ئێمە دەزانین کە زۆربەی سەرکردەی قەوارە سیاسیەکان لە ناو دامەزراوەی حەشدی شەعبیدا بوون و چوونەتە ژێر هەیمەنەی پەرلەمان، بۆیە پێویستمان بە ڕێکەوتنێکی سیاسی گشتگیر هەیە بۆ داماڵینی چەکی گروپەکان بە جۆرێک کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان تەنها بەرپرس بێت لە پاراستنی ئەم وڵاتە و سامانەکەی. بێگومان ئەم بابەتە ئەمڕۆ پێویستی بە دانایی و هۆشیاری هەیە لە هەڵنانی هەنگاوەکاندا، چکە بابەتێکی زۆر هەستیارە و ڕەنگە عێراق ڕابکێشێتە ناو گێژاوێکی مەترسیدارەوە. عێراق ئێستا جێگیر بوو و لە قۆناغێکی ئەمنی باشدا دەژێت. ئەمڕۆ پێویستی بە ڕێکەوتن هەیە لەگەڵ ئەو کتلە سیاسیانەی کە باڵێکی چەکداریان هەیە بۆ ئەوەی بێنە ناو سیستەمی ئەمنی عێراق و بەردەوام بن لە پرۆسەی سیاسی. لە نێو بەغدای پایتەختدا ململانی ڕاستەقینە دەستی پێ کردووە، چ لە نێو هۆڵی پەرلەمان و چ لە نێو هێزە ئاسایشیەکانیشدا. عەلی زەیدیش بە دەستێکی شەرعیەتی دەوڵەتی هەڵگرتووە بە دەستەکەی دیکەشی بربەستە ئاسایشیە ئاڵۆزەکانی حەشدی شەعبی. لە دوایین لێدوانیشیدا ڕایگەیاند کە ڕێگا نادات خاکی عێراق بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ بەکاربێنرێت. دیار جەمال دەنگی ئەمریکا، بەغداد.